کۆلێژی سەربازیە خوێنم دوای ئەوە بم بەزاوت مامۆستا زۆر وەڵا خەتەر نیم وەڵا سرم لێ شێوا و خەفەتی زۆر پێ خۆم لەلایەک وڵێن مامۆستا لەلایەکە وڵێن پارەکە و حرامە لەلایەکی ترەوە کە نوێژ و ڕۆژوەگرم لە دڵما ئەڵێ لەلایەکە وڵێ تۆ بۆچی نوێژ و ڕۆژوەگری کە هیچ قبول نییە لای خۆ جاوە چکرێکم قسێ بوو وەڵی مامۆستا ئەو ڕێزمێ وەڵی زۆربەی مەلاکانەڵێ ئەوەی کە چەکی هەڵگرت هەمە حرامە وەڵی مامۆستا گوتە مەلای کرد ئەگەر زۆربەی زۆری مەلاکان واڵن کە قەنەعەتم نییە وا بێ مەلای داعاش واڵێ بەڵام زۆربەی زۆری مەلاشتی واناڵێ بەڵام من قەنەعەت ئەوەی مەیلم لێ هەدێ مامۆستا بەلای حیزبایەتیان نییە من هیچ مەیلێکم بەلای حیزبایەتیان نییە من باش نابێ نیشتیمانی کێ بیپارێتەکە چوار پیاوی پیاوانی دینداری وەکوتۆنن وڵی مامۆستا زۆر خەفەتی لێ خۆ من گوێ لە تۆ کارەکەم باش گوێ لە تۆ مامۆستا کرێکارەگرم بەڵام هەنێ مەلای تر هەیە ئەڵەن حرامە و گوێشم لە مامۆستا کرێکار بووە ئەڵێ وڵی تر چەکداری بە هەمووی ئاڵێ بەخوا بەڵێ مامۆستا کرێکار واڵێ بەڵام ئەوە دەبێت نەچێ مامۆستا کرێکاری بەڕێزکە واڵێ لە بەرامبەر ڕەتفعلێکایەکێتی و پارتی چەنە عەسێتی دڵی مامۆستا کرێکاریانە بەڵام لە بەرامبەریان نەوشنا مستەفات بۆ بەرزەکات جا باشە فەرقێکێتی و پارتی نەوشنا مستەفات چێ من عەلمانی نین بەڕێ وەڵا مامۆستا ئەو فتوایی کە ئەو لەوێ ئەو قسەی لەسەر ئەکات و ئێڵێ دەبێت بزانی مە فتوایەکی سیاسیە فتوای سیاسی فەرقی هەیە لەگەڵ فتوایەکە کە ئینسان دەبێت حکمی شەریعەوە بێڵێ باشە مامۆستا کرێکار ئەگەر بێتەوە کوردستان خۆ بێت کوردستان باش بۆ پێشمەرگانەی پارێزنەوەنی شێ ینی نەسیحەتی تۆ بۆ منەوەی مامۆستا وانە بم بیری لێ من بۆ جەنابەت ئەوەیە برا عەزیزەکەی من باشە یەکەم خۆت مادەم دیندار و خواناس و نوێشکەری هەرعی بە ئەو قسەیەکەی و ئەو مەلایانێشی کە واڵێن ڕێک هەردوو جوت قۆنەرەکەت خەرەدەنی بڵێ ئەگە باشە من نەبم ئەی کێ ئەتوانی ئێوە بپارێزی یەکێ توانی نیشتیمانە بپارێزێت تۆ چی بە کۆمەڵی مێزەرەوە خەریکی پارە کۆکردنەوەی لە خەڵک پرسیاری بیستەم ئەڵێ بۆچی موچەی پێشمەرگە حرامە کە نوێژەکات و ڕۆژوەگرێ بەڵێ موچەکەی حرامە لەبەرەوەی لە خزمەتی عەلمانیەتی کوفرایە لەبەرەوە نییە نوێژەکە و ڕۆژوەگرێ ئێ باشە خوای گەورە کە ئەفەرمێ ئینە فیرعەون وهامان وجنودەهما كانوا خاطئین جوندی داما و چی بکا لێ فرعەون ئەمری پێ کردو ئەڵێ بڕۆ بەنی ئیسرائیل بکوژە بەڵام جوندیەکە ئەگەر لەوێ نەبێ فرعەون ئەمری پێ ناکە ئەگەر جوندی نەبێ ئەم پێشمەرگێ با نوێژ و ڕۆژوش بکە با قورئان خوێن بێ با خێر و سەرفترەی خۆشی بدە بەڵام ئەم کابرایە بەرگری لە کۆمەڵێک خەڵکی تاغوت و مافیا و عەلمانیەتی کافر و مرتەد دەکە لەبەرەوە حکمی چۆتە حکمی ڕیزی ئەو مرتەد و کافرانەوە کە بەرگریان لێک هیچ دلیلێکی تریش نەچێ بە جۆز کەتا بڵێ دیفاع لە خاکی خۆمانەکەین خاکەکەشیان لێ کردووی بە بتێکی تر وەکو لات و عوزادایان ناو پێ دەڵێن بیپەرستە خاک کاتێ قەدری هەیە کە ئاڵای ئیسلامی بەسەرەوە بشکێتەوە دارالئیسلامێک بێت کە ئەحکامەکانی شریعەتی ئیسلام دەستوری بن کوردستان دارالکوفرە بەرگری لێکردنی بەرگریکردنە لە کوفر تۆ کە مسلمانی پێشمەرگەیکی مسلمان ملتەزیمی لێگەڕ بۆ عەلمانیە بێدینەکان خەڵکی عەلمانیان زۆرە بێدینیان زۆرە با ئەوان دیفاعی لێ بکەن تۆ بۆچی دیفاعی لێ بکەی تۆ لەو شوێنە بمری تۆ پیوی خەڵک ناو لێنە شەهیدی سەربەرز بەڵام مەسئولەکان کاتی خواردنەوەیان ئەڵێن تەنەکەی زبڵ بۆ سەر گۆڕەکەی ناوی بخەنە لیستی شەهیدانت خوا باوەندە هاتوو چۆمان نەکەن ئەوەندە قەدری کەس و کارەکەشە دەگرن خۆ دێسە لە جەبهەکەی کرێخانوت پێ نادرێ خۆ دێسە لە جەبهەکەی هاتوویتە تۆ لە مزگەوت دەڵێت خوا خێرتانەکە پارێکم بۆ کۆکەنەوە بۆ شیری مناڵەکەم ئێ بۆ ئەم زەلیلیە قبوڵەکەی بڕە جادە پاکەرەوەکو بەنگلادیشیەکان $200 خۆت خەرج جرفانتەوە ئەمە شەریفتر و پیاوتر و چاکتر و مسلمانانەتر نییە وەک لەوەی خوێن و ڕۆحی خۆت بکەی بە قوربانی تاغوتانێکی ملهور کە دین و دەوڵەتیان لە یەکتر جودا کردوەوە و هەر ڕۆژەی مزگەوتێک داخن و هەر ڕۆژەی مەلایەکە کوژن و هەر ڕۆژەی یەکێ نابوتەکەن جگە لەو هەموو زیندانیانەی کە کردویانە تۆ عەزیزی من تۆ پێشمەرگایەتی بۆ چی یەکەی لێی گەڕە بەجێی وێڵ ئەگەر تۆ دین و دینداریت هەیە پارەکەشت حرامە نوێژ و تاعەتت قبوڵ نییە بەخوا قەسەم قبوڵ نییە ئەو مەلایک کە پێ دەڵێ قبوڵەوە خۆی موچەی پێش تۆ وەرگرتووە لەو تاغوتانە لەبەرەوە هەرە بێ بە تۆ بڵێت حەڵاڵە اینجا خاستن لێش دەترسێ کە تۆ بچی لە مەلایک بپرسی بڵێ ئەرمامەسە من پێشمەرگەم پارەکەم حرامە منجێکی تیاکە و ناوێرە چوزانێت و وەزانە تۆ نێراوێکی و ئێستا مخابرات ئەویژە گرێ لەسەری لەبەرەوە ناتوانێت جوابت بدات